جولاوان بۆ خانەی بەساڵات نام گۆران حەسەنە بەڕێوەبەری پەیمانگای مەلیک و ڕێکخراوی لاودۆست ڕێکخراوی لاودۆست بۆ پەرەپێدانی تواناکانی لاوان و پەیمانگای مەلیکیش تایبەتە بە خولی بێسکن و فێربوونی زمانەوانی کە دوو خانە و دوو مەیدانی باشە بۆ کۆکردنەوەی گەنجان ئەم گەنجانە ڕادەهێنێن لە بواری پەروەردەییدا بەڕووی دەرونی و ئامادەیان دەکەن تا بتوانن بەوەی کە چیان پێ دەکرێت لە خزمەتکردن پێشکەشی ئەم وڵاتەی بکەن ئەوانەی کە ئێوە لێرە دەیبینن لەسەر شەقام ئەمە شەشەمین جاریانە کەمپین و کۆمەک و سندوق ئامادە دەکەن بۆ ئەوەی هاوکاری توێژێکی گرنگی ئەم وڵاتی پێ بکەن ئەمەی کە ئەمڕۆ دەیبینن خوێندکارانی بەڕێزن لەم ڕێکخراوی لاودۆست و پەیمانگای مەلیکەدا مانگێکە کە کاریان لەسەر کراوە ئیشی دەست و خواردن و ئەکسسوارات و کەمالیاتی جوانیان حاضر کرد بە سوپەنجەی خۆیان و هێناویانە عەرزێکی جوانیان لێرە کردو تا بتوانن داهاتەکەی ڕاستەوخۆ بچێتە ناو سندوقی خانەی بە ساڵاتچوانەوە کە خانەیەکە ڕۆژگارێک ئەوان خزمەتی ئەم شارە وڵاتیان کردووە ئێستا واجبی گەنجەکانی ئێرەیە کە بتوانن بە باشترین شێوە وەفادارن بەرامبەریان و خزمەتیان پێ بکەنەوە ئامانجمان ئەوەیە هەموو شەش مانگ جارێک بە سەدان خوێندکاری بەڕێز بخێنە سەر جادا و ئیحساسی مەسئولیەت و گرنگی و کەمپینیان تیا دروستکەین بۆ ئەوەی توای 3-4 ساڵی تر 5-6 هەزار گەنج بکەین ئەم شارەوە کە بە عەقلێتی خزمەتکردن خزمەتی ئەم وڵاتی خۆی بکات. من ماوەسا لوقمان وەکو یەکێک لە سەرپرشتیارانی ئەم کەمپینە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی لاودۆست لەگەڵ پەیمانگای مەلیک بە ئامادەبوونی کۆی خوێندکارەکانی هەڵسان بە ئەنجامدانی کەمپینێک بۆ بە ساڵاتچوان کەمپینەکە پێک هاتووە لەوەی کەوا خوێندکارەکان کۆی ئەو شتانەی ئەتوانن لە خواردن و لەو شتە دەستڕەنجینانەی کە خۆیان لە ماڵەوە دروستیان کردووە هێناویانە لێرە عەرز کراوە و پیشانی خەڵکی ئەدرێ و ئەفرۆشرێ دوای داهاتەکەی ئەبەخشرێ بە ساڵاتچوان کە ئەمە شێشێکە لەو خزمەتە گەورانەی کەوا هەمیشە ڕێکخراوی لاودۆست و پەیمانگای مەلیک هەوڵی داوە لەگەڵ کۆی چین و توێژەکانی ئەم کۆمەڵگایە عیلاقەی و پەیوەستی بێ لەگەڵیان و خزمەتیان بکەوە بتوانێ بە جۆرێک لە جۆرەکان لەم ئەزمە و قەیرانەی کە لە کوردستان هەیە تۆزێک ئەرک و سەرشانی ئەوانیش سووک بکە و بتوانێت یارمەتیەکی گونجاو و شایستە پێشکەش ئەوان بکات. طبعاً خوێندکارەکان هەمویان لە ماڵەوە شتانیان دروست کردووە بە یارمەتی و بەڕاوێژ لەگەڵ سنتەر لەگەڵ مامۆسایانی سنتەر لەگەڵ بەڕێوەبەری سنتەر بۆی کەوا بتوانن شتێکی جوان و زۆر ڕێک و پێک پێشکەشکەن. من سۆزیار سەمین ئەندام لە ڕێکخراوی لاودۆست ئێمە وەکو ڕێکخراوی لاودۆست هەستاین بە ئامادەکردنی کەمپینێک بۆ خانەی بەساڵاتچوان چکە خانەی بەساڵاتچوان بەڕاستی لە ئێستا پێویستێکی زۆریان بە یارمەتی هەیە لە قەیرانە لە هەموو شتێکە ئەو ڕێکخراو پێویستیان بە یارمەتی هەیە ئێمە وەک گەنجان وەک کچانی گەنجان هەستاین بە ئامادەکردنی ئەو شتە دەستیانەی کە خۆمان ئەیزانین خانم ئێستا دەستڕەنگی ناتوانێت زۆر شت دروستکە هەستاین بە دروستکردنی ئەو شتانەی کە پەیوەندی بە خانمەوە هەیە و ئەم کەمپینەمان کردوێتەوە بۆ فرۆشتنی ئەو شتانەی کە ئێمە ئەیزانین و داهاتەکەشی بۆ خانەی بەساڵاتچوانە نێرین کە لە ئێستایا خانەی بەساڵاتچوان پێویستیان بە یارمەتی هەیە ئێمە وەک یارمەتیەک وەک ئەرکێکی گەنجانەی خۆمان هەستاین بە یارمەتیدانی ئەو بەساڵاتچوانە. ئێستا وەکو سەرەتا ئێمە لێرە دەستمان پێ کردووە ئەتوانین دوایی ئەگەر بە یارمەتی خوێندکارەکانمان بۆ شوێنی تروە بۆ کەسانی تر و بۆچینی توێژی تریش درێژە پێدەربین چکە ڕێکخراوی لاودۆست و پەیمانگای مەلیک چەندان نمایشی تی کردووە چەندان کەمپینی تری کردووە بۆ ئێستا بۆ بەساڵاتچوان لە پێشتر بۆ نەخۆشی شێرپەنجە بۆ نەخۆشخانەی هیوا و بۆ نابینایان بۆ زۆرێک لە توێژەکانی کۆمەلگا توانیوێتی ئەم چالاشانە ئەنجام بات. وەکو شارێکی حی و زیندوو یەکەم جار سلەیمانیمان اختیار کردووە و چاوەڕێی ئەو نەتیجەکەی دەکەین بزانین تا چەندێک نەتیجەکەی مستەهدەفە و هەدەفی خۆی دەپێکێ دواتر دەتوانین شارەکانی تریش بەسەر بکەین. ئەمە هەوڵێکی زۆر باش ئەگەر تۆ دیقەت بە دیمەنەکە ببینی هەمویان خانمانی بەڕێزن کە ئەمڕۆ ئیشەکانیان کردووە یان زۆربەی زۆریان خانمانن کە ڕایان بینین ئەوان دەتوانن بە دەسوپەنجەی خۆیان داهات و سەرچاوی ئابووری دروستکەن و لێستۆ دەرفەتێکی باشە و هەنگاوی یەکەمە بۆی بتوانن لە داهاتووترا بە فراوانتر
سوود لە توانە و تاقی پەنجەی خۆیان وەربگرن بۆی بتوان خزمەتی وڵاتی خۆیان بکەن و خزمەتی داهاتوش ئابووری شخصی خۆیان بکەن. بە دڵنیاییەوە زۆر گرنگە ئەمە فراوان بکرێەوە سوود لەم ئەزمونە گەنجانەیە وەربگیرێت، بەڵام نامانەوێت شتەکان بێ پلان بێ، دەمانێت لە پلانی یەکەمە ئەمە بەم ڕیتمە بڕوا، لە پلانی داهاترا چاوەڕێی نتیجەکەی دەکەین بۆی فراوان و گەورەیکەین ئینشاءالله. الحەمدولله خەڵک ئیستیزابەیەکی زۆر باشی هەیە، وەڵامدانەوەیەکی زۆر گونجاوی هەیە، خەڵکێکی زۆریە لێرە دەستخۆشی ئەکا شت ئەکرێ بۆی کەوا بتوانێت ئەویش بەشدار بێ لەم چالاشەدا. ئەو شتانەی کە ئێمە دروستمان کردوون پێشتر پلانمان بۆ دانابوون، پلانمان بۆ دانابوو کە چەند شتێک دروستکەین بۆی کە هاتیم بۆ ئێرە شتەکانمان بفرۆشین. ئەو شتانەی کە ئێمە دروستمان کردو ئیشی دەستی خۆمانە. بەدڵنیایەوە یارمەتیدانی هەر چینێک لە چینەکانی کۆمەلگا بە تایبەتی لە ئێستادا جێگەی دەستخۆشیەوە جێگەی سوپاسکردنە، ئێمەش لێرەوە سوپاسی کۆی خوێندکارەکانمانەکەین و کۆی سوپاسی هەموو ئەوانە ئەکەین کە بەشدار بوون لەگەڵمانە وەتوانیان ئەم چالاکیە ئینشاءالله بە تەواوی و بە سەرکەوتووی کۆتایی پێبێت. زۆر سوپاسیانەکەین. هیوادارم کە بتوانین هاوشێوەی ئەم ڕێکخراوە پەیمانگایە زۆر بێ و حەیوێت باتەوە بە گەنجان و بتوانین کە خوێنێکی تازە بین بۆ ناو ئەم هیوای و بێ ئومێدیە و بلەخص ئێستا تەوقیتێکی زۆر تایبەتە کە گەنجان و خەڵک بەگشتی لە بێ هیواییدا دەژین. ئێمە لەم تەوقیتەدا ئەم پەیامەمان ئەم دروشەمان بەرز کردووە، هیوادارین بتوانین قودوەیەکی باش بین و ڕەمزێکی باش بین بۆ گەنجەکانی ترێم وڵات.